ئێمە شرۆڤەیکەین بە میوانداری بەڕێز دکتۆر یەحیا سنبول شرۆڤەکاری سیاسی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەی دکتۆر بەخێربێ سوپاس کە ئامادەی لەگەڵمان با بۆ دەست پێ بکەین بزانین ئایا هەر بەڕاستی هەرێمی کوردستان و پێشمەرگەکانی هیچ ڕۆڵێکیان نەبووە لە شەڕی داعش لە پاراستنی سونەکان ئەوە هەرێم بوو دەرگای خۆی کردەوە بۆ ئاوارەکان یاخود بەغدا بوو یا خەڵکانی دیکە توانین بڵێ سەرەتا سڵاو و ڕێز لە ئێوە و لە بینەرەکانی کەناڵی کوردستان 24 ئەوەی کە هەرێمی کوردستان کردوێتی بۆ ڕوبڕبوونەوەی داعش بێگومان هەڵوێستێکی زۆر لەبی نەکراوە لە لایەن هەموو کەسێکەوە هەروەها لەلایەن هەمووانەوە ناکرێت کە کەس ئەمە لەبیر بکات هەروەها بە هیچ لێدوانێک ناکرێت ئەمە بشەوێندرێت لەگەڵ ئەمەدا هەڵوێستی سەرکردایەتی هەرێمی کوردستان بۆ لە ڕابردوودا کە ناویانە هەروەها بەوەش شارەسابووە کە بە سەرۆکاتی سەرۆک بارزانی ناویانە کە لە ڕۆژی یەکەمەوە هێرشەکانی داعشی لەناو برد لە دژی ئەو هەنەی کە پارێزگاکانی نینەوە هەروەها لە چواردەوری پارێزگاکانی هەولێر یاخود لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە کەرکووک و لە چەندین شوێنەی دیکەدا کە هەڵوێستێکی زۆر گەورەیان نواد پێشمەرگە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە کۆتایی هێناتنی داعش بێگومان لەو ناوچانەدا وەکو ئەو هەڵوێستە مرۆڤایەتی برایەتیەی کە هەرێمی کوردستان نواندی لەگەڵ ئەوەدا سەرکردایەتی هەرێم بەرامبەر بە ئاوارەکان نواندیان بێگومان ئەمانە لەبیر ناکرێن لە دوای 2014دا زۆرترین پاڵپشتیان ئاراستەی ئاوارەکان کردووە کە ویستیان بستە بەغداد بەڵام هەرێمی کوردستان بۆ وەرپرسانی هەرێمی کوردستان بوو کە یارمەتیان پێشکەش کرد ئەمە لە مێژوودا تۆمار کراوە و هیچ زۆرێک ئەمە لەبیر ناکرێت کە بە شێوەیەکی زۆر باش خزمەتی ئاوارەکانیان کرد کە نەوە لە دوایەوە ئەوە لەبیر دەکرێ و یاد دەکرێتەوە کە سونەکانیان پاراست کەرامەتی سونەکانیان پاراست کەرامەتی ئاوارەکانیان پاراست دەرگای هەرێمی کوردستانیان بەرامبەر بە هیچ زۆرێک بە هەموو شێوەیەک پاڵپشتیان نوان بەرامبەر ئاوارەکان ئەمان لەبیر ناکرێت نەک بە لێدوانی بەرپرسێک یان بە لێدوانی کەسێک لە حیزبێکدا کە ئەمە ناشێوێندێت ناتوانین ئەمە بشێوێندرێت ئەمە شێوێکی ڕوونە بۆ خەڵکی عێراق و بۆ تاوای ناوچەکە ئەوەی تێگەیشتین ئەوەی کە حەلبوسی و توێتی قسەی خۆیەتی تعبیر لە ڕای هەموو سونەکان ناکات بەڵام بەر لەوەی قسەت هەبێ لەسەر ئەوەی من ئەمەوێت بۆچی پرسیاریەکەمم کرد بۆی ئەم ڕووداوەش باس بکەین کە دڵنیام تۆشلاتە ساڵی 2014 و 15 کاتێک عێراق ڕوبەڕووی داعش بووە من باسی پارێزگای ئەمبار بکەم لەوێ ڕووداوێک ڕوویدا بە ناوی پردی بزێبس ئەو پردا داخرا لەلایەن بەرپرسانی عێراقەوە بەڕووی بەغدا ئەگەر بەجیای کراوی پێت بڵێم ئەم پردە داخرا بۆی کە ئاوارەکان نەتوانن بێنە بەغدا قەتعیان کرد چونکە ترسیان هەبوو لەوەی کە ئەوانە داعش بن بەڵام ئەوە هەرێمی کوردستان بوو کە دەرگاکەی خۆی کردەوە بۆ ئەو ئاوارانش حەزەکەم لەسەر ئەمەش قسەت هەبێ و لەسەر ئەوەش کە ئەوە ڕای حەلبوسی خۆیەتی هی تەواوی سوندەکان نییە بەڵێ بێگومان حەلبوسی ناتوانێت بە ناوی سونەکانی عێراق بە تاواتی قسەی بکات ناتوانێت قسە بە ناوی تەواوی سونەکان بکەن حەلبوسی ویستی نامەیەک بنێرێت پەیامێک بنێرێت بۆ لایەنێکی دەرەچی کە دەتوانێت ڕۆڵێکی کاریگەر ببینێت لە عێراقدا کە ئەو لایەنانەی کە هێرشان کردە سەر هەرێمی کوردستان ئەو لایەنانەی کە بە درۆن هێرشان کردە سەر هەرێمی کوردستان ویستی پەیامێک بۆ ئەوە بنێرێت کە دەتوانێت دەنگێکی هەبێ لە عێراقدا بۆ ئەو چەکدارانی ئەو گروپە چەکدارانەی کە نزیک لە وڵاتێکی دیاری کراون بەڵام نابێ ئەوە لەبیر بکەین سونەی عەرەبەکان هەروەها وەک لە سەرتای قسەکاندا باسم لێەوە کرد ئەو ڕۆڵەی کە هەرێمی کوردستان هەیبوو ئەو ڕۆڵی کە سەرۆک بارزانی بەدەست پێشخەری سەرۆک بارزانی هەرێمی کوردستان نواندیان بەرامبەر تەواوی ئاوارەکان کاتێک پێشوازیان لە دوای ساڵی 2014 بێگومان بەبێ هیچ مەرجێک هاتن بۆ هەرێمی کوردستان کە دەرگایان بەڕوو کراوە سەرجەم خزمەتگوزاریەکانی تەندروستی پەروەردە قوتابخانەکان هەموو ئەمانە لە خزمەتی ئاوارەکاندا و بەبێ هیچ جیاوازیەک بۆ
گەلی کوردی هەروەها کوردەکان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبوو بۆ ئاوارەکان ئەم هیچ جیاوازێک لە نێوانیان نەبوو ئەمە دووپاتی دەکەمەوە ئەم ڕۆڵەی کە نواندیان ئەم دەست پێشخەرەی کە نواندیان ناتوانێت حەلبوسی ناتوانێت بە قسەیەک تێکی بدات ئەمەوێت لەسەر حەلبوسی ئەو پرسیارە بکەم حەلبوسی بۆ ئێوێ وەکو زەعیمێک خۆی بشامدا ئایا بەڕاستی زەعیمی سونەکانە حەلبوسی؟ ناکرێت پیاوێک باس لە سیاسیە سوتفەکان دەتوانین بڵێن بە سوتفە دوای 2023 بە دەرکەوتون کە هەست بە کەمیەک دەکەن هەست بە شعور نەقسێک دەکەن بە دەرکەوتون ناتوانێت خۆی وەکو سەرکردەیەکی سونە خۆی نیشان بدات هیچ خزمەتگوزاریشی بۆ سونەکان نەبووە تا ئێستا هیچ خزمەتگوزاریشی بۆ ئاوارەکانی بزێبز نەبووە کە تا ئێستا چەندین کەس بێسەر و شوێن یاخود هیچ خزمەتگوزاریەکیان بۆ فراهم نەکراوە لەگەڵ هەموو ئەمانەدا بە هەزاران کەس لە ساڵی 2006ەوە تا 2014 چەندی کەس ڕفێنران و تا ئێستا چارنووسیان دیار نییە کە لە چەندی شوێنە لە سونە ئەمانە نەفرەندەر لە فەلوجە و چەندی شوێنی دیکەدا بۆیە سەرکردە ئەگەر بێوێت خۆی بەکو سەرکردێک نیشامداد وەک سونە بێ پێویستە ئەو سونانە داوای چی دەکەن پێویستە ئەوە جێبەجێ بکات باشە پرسیار دەکەین ئەوانەی کە ڕفێنران تا ئێستا لە شوێن دەرن بەڕاستی دەتوانم بڵێم بەرپرسیارەتی بۆ نابێت بە ڕەتڵێک سیارەوە بڕوێت و خۆت نیشان بدەیت بەڵکو ئەمە خزمەتگوزاری دەوێت بۆ سونەکان بەڵام تا ئێستا ئەومان لە بەڕێزە نەبینوە تا ئێستا ئەوەی کە ئێستا هەیە تەنها بە سیارەکانی دەنازێت و تەنها بە کەسان دەنازێت کە لە دەوبری دکتۆر هەر بۆ ئیزافەی قسەکانی بەڕێزت کاتی خۆی حەلبوسی یەکێک بوو لەو ئاوارانەی کە هاتە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان بوو هەڵە نەبووم لە 2014 من مەبەستمە ئەمە بکەمە کۆتا گفتوگۆ و پرسیار بۆ بەڕێزت ڕووداوەکەی دووبز ئەو ڕووداوەی دووبز تۆ چۆن لێ ئەڕوانی یەکێک لە ئەندام پەرلەمانە دەرچووەکانی حزبی تەقەدوم تازە هێرش دەکاتە سەرماڵە پێشمەرگەیەک و بە خیانەتکار ناوی ئەبا دەڵێ عەرەبە چۆنە بێ پێشمەرگە بێ ئەم ڕووداوەش بەڕاستی شەرمەزارکەرە لە کاتێکدا لە سیستەمێک کە بانگەشەی ئەوە دەکات سیستەمێکی دیموکراسیە کە پرۆسەی سیاسی بێگومان دەڵێن کە لە ڕێگای دیموکراسیەوە لەسەر دیموکراسی و لە دوای 2023 بنیاد نراوە بەڵام ئەمە ڕووداوە عیبەیەکی گەورەیە لە عێراقدا ناکرێت کە کەسێک ڕەخنە لایەنێک بگرێت یان لایەنێکی بەدڵ نەبێ بەم شێوەیە هێرشی بکرێتە سەر تەقەی لێ بکرێت بەم شێوە ئەگەر شتێک لە ئارادا هەیە ڕێگای یاساوە دەکرێت نەک تۆ بێی بەتەقە بچێ سەرماڵی کابرا تۆ بێی هێرش بکەیە سەر کابرا ئەگەر دوو پاتی دەکەم ئەگەر شتێک هەبێت بێگومان لە ڕێگای یاساوە بکرێت من وای بۆ دەچم ئەمە هێرشکردنە سەر یاسای عێراقیە واتە بابەتێکی زۆر سادە بۆ نەک ئەوە تۆ هێرش بکرێت سەر کابرا لە ڕێگای تیرۆر نەبووە یاخود ڕووداوێکی زۆر گەورە نەبووە تۆ بەم ڕێگای هێرش بکرێت سەر ئەم ماڵە بەم شێوەیە هێرش بکرێتە سەر ئەمە عیبێکی گەورەی بۆ کۆی پرۆسەی سیاسی بۆ کۆی ئەو سیاسەتی یان دیموکراسی یاسا لە عێراقدا بوونی هەیە هێرشکردنە سەر بۆ تەواوی ئەم خێزانە بەربشێرێک بێت و بەم شێوەیە هێرش بکاتە سەر ماڵێک بەم شێوازە بەڕاستی شێوازێکی سپاس دەکەم دکتۆر یەحیا سوپاس کە ئامادە بووی لەگەڵم دەست خۆش